إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم مەحوی لە قەسیدەی بەحری نورە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەچوێنێ بە بەحرێک لە نور ئەفەرمێ لە ذیکری ئەو دەجۆشێ ڕەئفەت و ڕەحمەت دەبارێ هەم ڕەئوف هەم ڕەحیم وەصفی ئەو وەک وەصفی ڕەحمانە خدا لەو ذیکر و فیکرەم قەت نەکا غافڵ زوبان و دڵ هەتا غونجە دڵ و سۆسن زوبانی باغ و بستانە لەگەڵ مەغزی خەیاڵی دڵ بەجارێ بۆتە کێوی توور لەکن وەصفی جەماڵی لێوی واسف گوڵ بەدامانە لەگەڵ خەیاڵی پێغەمبەر ئەکەی صلی الله عليه وآله وسلم دڵ ئەبێتە کێوی توور و ئەسووتێ کاتێ وەصفی جەماڵی ئەکرێ هەر کەس وەصفی کە لێوی ئەو گوڵ ئەبارێنێت چۆن باران ئەبارێ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئومەتەکەی هوشیار کردوێتەوە لە هەموو ئەو قۆناغانەی ژیان کە پێیاتی ئەپەڕن جارێکیان لەسەر منبەر چاوەکانی نوقان کۆمەڵێ فەرمایشتی باس کرد هاوڵان ئەفەرمون کە ئەنەما زەوی خڕ کرایەوە لە دەوری پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەردەمیە هەموو ئەوسافی ئومەتەکەی تا ئاخری زەمان باس کرد گرنگترین فەرمایشتێک لە بابەتی عەقیدەیە و دامەزراندنی ئینسانی موسڵمانە حەدیثی جوبرائیلە حەدیثی جبریل کاتێ یەتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیاری ئیمان و ئیسلام و ئیحسانی لێ ئەکا دواتر پرسیاری ڕۆژی دوایی لێ ئەکا پرسیاری عەلاماتەکانی ڕۆژی دوایی لێ ئەکات ئەگەر دیقەت بدەی کتوبەکانی عەقیدە پڕبوون لە باسی ئیمان کتێبەکانی فقه پڕبوون لە باسی ئیسلام کتێبەکانی تەزکیە و تەربیە پڕبوون لە باسی ئەحسان بەڵام علمێکی زۆر گەورە ماوەتەوە کە ئەویش فقهی مەراحیلە ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر شتێک بەسەرمانە ئەو خۆشەویستە بە ڕەمزێک و بە ئیشارەتێک تێگەیانون ئەی ئومەت ڕۆژێک دێ ئاواتان لێ ئاوا مامەڵەکەن بۆیە عولەما فەرمون ئەم بەشەی ئەخیری فەرمایشتەکە کە زانایان کەمترین خزمەتیان کردووە گەورەترین فقهێکی تایە بۆ ئینسانی ئیماندار کە خاڵبەندیەکانی ژیانی خۆی بزان ئەم ئومەتە ڕۆژێک لە ڕۆژان لەسەر دەسەڵات بۆ و 1000 ساڵ حکمی جیهانی کرد ڕۆژێکی وەکو ئەمڕۆ ژێردەستەیە لە هەموو حاڵەت و کاتەکانە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرنامەی تایبەتی بوو ئەم ئومەتە داناوە ئێمە لە ئەمڕۆیە ئەبینین دینداری بەرەو لاوازی خواناسی بەرەو کەمی مزگەوتەکان بەرەو چۆڵی هەنگاو ئەنێ تاو ناتاوەژ وەکو بارانی ڕەحمەت مزگەوتەکان پڕبنەوە لە گەنج و هیوایەک ئەبەخشنەوە بە ئومەت چ بەرنامەیەک هەیە خۆی بگرێ هەموو ئومەتانی جیهان لەسەری کۆ ببنەوە و هەمووان لێ بدەن و ئەویش هەر خۆی ڕاگرێ غەیری ئیسلام ئومەتێک سیادەی سیاسی نەمابێ سیادەی عەسکەری نەمابێ تەنها مابێتی و نەمابێتی منبەرێکە لە بەرامبەر ئەم هەموو ئیعلامەوە هێشتا
بڵێ سەو بورکانی ئەم منبەرانە دەنگێکی زۆر زوڵاڵە و لە ناو دڵی ئەم ئومەتەیە دێت و دەچێ و ئومەت هەڵ ئەسێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەنەما ئەم ڕۆژەی لە پێشچاوە ڕوو ئەکاتە هاوڵان فەرمایشتێکی زۆر عەزیم ئەفەرمێ إنكم في زمان من ترك منكم عشر ما أمر به هلك. ئەی هاوڵان ئێوە لە زمانێکە ئەگەر یەک لە سەردە تەرککەن لەو شتانێک کە ئەمرتان پێ ئەکرێ، یەک لە سەردە تەرککەن و نەیکەن تیاچوون، چونکە زەمەنی گەورەی ئومەتە و پێغەمبەریان تیایە صلی الله عليه وسلم. ئەفەرمێ ويأتي عليكم زمان ثم يأتي زمان، زمانێک لە دوای ئەمە دێت، حاڵەتێکی تر دێت، من عمل منكم بعشر ما أمر به فقد نجا. هەر کەسێک یەک لە سەردەی دین جێبەجێکە ڕزگاری بۆ نەجاتی بوو. کە ئەنەما باسی زەمانێکمان بۆ ئەکا پێغەمبەر صلی الله عليه وسلم. دینداری بە کامڵی ناکرێ، بە زەحمەت ئەبێ، قورس ئەبێ لە سەرمان. کە عولەمای فقهی مەراحیل و علمی جدید با بڵێن علمی علاماتی ساعە ئەڵێن زەمن و التەناقض، هەڵوەشانەوە وردە وردە نەقض، هەڵوەشانەوەی عڕوەکانی ئیسلام و گرێکانی ئیسلام یەک بە دوای یەکە تاوای لێ ئەگەر یەک لە دەی ئیسلام جێبەجێکەی تۆ ڕزگارت بۆ لە بەهەشتای. ئەلەم زەمەنا کە فیتنە زۆرە، فەساد زۆرە، لەم زەمەنا کە بە ئەنواع شێواز کافران پەلاماری ئومەت ئەدەن، دەرگایەکی خەیر بۆ ئەم ئومەتە کراوەتەوە، ئەویش ئەوەیە ئەگەر تون دەست بگرن بە دینەکەیانەوە، یەک لە سەردەی دینەکەشیان ڕاگرن، ڕزگاریان ئەبێ. بۆیە ئیمامی عومەر ئەفەرمێ کاتێک کە ئیمانت لاواز بوو پەلاماری فەرزەکان بدە، جوان جێبەجێیان کە فەرزەکان، چونکە هەندێک جار جەنگ لەگەڵ نەفسی خۆتایەتە ئەوەی کە فەرزەکانیشی لێ بسەندرێتەوە، شەیطان هێرشت بۆ هێنێ، کافران و بێدینان گومانت بۆ دروستەکەن. ئەم هەموو کەناڵەی عەلامی هەر یەکەی بە شێوازی خزمەتی کوفر ئەکا، خزمەتی پرۆسەیەک ئەکات کە حەضارەتێکی غەیر ئیسلامیە، بەخۆی بزانێ یا نەزانێ چۆن مامەڵە ئەکا. ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومەتێکی زۆر زیندووە، چاوی ئاوا ڕۆشنە نەک لە دنیا، لە ناو گۆڕیش و هەستانەوەشی و لە ناو بەهەشتیشە چاوی ڕوونە. ئەم زەمەنە کە ئومەت خاوەنی قیادە و سیادەی خۆی نییە، پێویستە ئێمە وریانە مامەڵەکە. هەندێک جار ئەبینی مامۆستایەکی ئاینی گەنجێکی تازە هەڵکەوتوو دێت کە باسی دین ئەکا، ئەوەندە بە قورس ئەیهێنێتە پێشچاوی خەڵک خەریکە زنوقی ئەچێ ڕائەکە. ئەوە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم مرحلە بۆ مرحلە جیاوازە. لەوە ئەچی ئێمە زەمانێکمان بێتە پێشەوە دوو سێ جومعەکەین لە ماڵەکان، ئەوەندە زەلیل زەمانێکیشمان بێتە پێشەوە مزگەوتەکانمان ئەگەر چی هەوڵی ڕوخانیان بدرێت جار بەجار منارەی بەرزتر و جوانتر و ساستر دروست بکرێنەوە. ممکنە ڕۆژێک لە ڕۆژان زۆر زەحمەتی گەورە ببینین، چۆن پشکۆیەک ئاگرەگری بەو شێوازە دینداری لە دەستی تۆیان نەوێری دەستی بدەیتێ، ڕۆژگارێکی شەبێ بەسەری بەرزەوە زۆر خەریبی. بۆیە هەموو مەرحەلە و قۆناغێک کاری خۆی هەیە، ئیشی خۆی هەیە. فەرمایشتێکی تر لەو فەرمایشتانەی کە خۆشەویست صلی الله عليه وسلم ڕێگە بۆ ئێمەدا ئەنێ، پێمان ئەڵێ خەتەرەکان لە ڕێمانە چین. ئەفەرمێ ئینی لەست ئەخشى عەلەیکم ئەن تشرکوا بعدی، ناترسم لەوەی لە دوای من تووشی شریک ببن و شەریک بۆ خوا قەرار بدەن. کە بەمڕۆ بەداخەوە ئەڵێم هەندێک لە مەداریسەکان ئەوەندە تەرکیزیان لەسەر مەسائلی شرکە، زۆر بابەتی تریان لە یاد کرد. مەسئلەی شرک و خەتەری شرک دیارە، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لەوە ناترسم ئومەت پێکەوە مشریک ببن. نە ئەبەدەن، ممکنە مەجموعەیەک جەماعەتێک تیانە تووشی شرک بن، بەڵام کۆی ئومەت لەسەر تەوحید ئەمێنێت. تەوحید شتێک نییە جێگەی ترس بێ. زۆر کات باسیەوە کرێ کە تەوحید لە پێش هەموو شتێکە و تەوحید شتێکە کە لە دڵە ئەچەسبێ. خوێنی ئەم کتێب و ئەو کتێب و ئەوە ناکاتە تەوحید. تەوحید پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێی نەترساوە و نەترساوە ئەم ئومەتە تووشی شرک ببێ. ئەی لە چی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەترسی با ئێمە بزانین لەم زەمانە چی بکەین؟ ئەفەرمێ ولكني أخاف عليكم أن تنافسوا فيها، ئەترسم لەوەی منافەسەکەن لەسەر دنیا.
لەوەیان ئەترسن. بۆیە ڕەحمەتی خوا لە ئیمامی غەزالی بێ کاتێک کە باسی فێڕەقەکان ئەکات ئەم ئومەتە 72 فیرقەیەتیا دروسە بێ هەموو کەس باسی ئەوە کە 72 فیرقە لە عەقیدا دروسە بێ ئەفەرمێ 72 فیرقە لە دنیاە دروسە ئەو پەلاماری دنیا بە شێوازی ئەدا ئەو خۆی تووشی ڕیبا ئەکا ئەو خەریکی قومارە بێ وهای لێ تەحمل ناکەی خەریکە توش ئەبێ چیتە ژێر ئەم کاریگەریانەوە منافەسەیەکی جاری وایە لەسەر خراپەکاری لە مەسائلی دنیایە ئەمە ئەو خەتەرەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لێ ئەترسێ بۆ ئەم زەمەنەی ئەم زەمەنە ئەبێ زۆر هوشیار بی لە مامەڵەکردن لەگەڵ دنیایە ئەمە ئەوە ناکات تۆی موسڵمان تەمەڵ بێ وەکو ئەم 100 ساڵەی پێشوو بەسەرمانە تێپەڕیەوە پارە بدەیتە دەستی کافر باشترین پارە لای باشترین کەس موسڵمان جەنگی دینارێکەکە لەناو بازاڕە کۆ ئەکاتەوە بۆ خۆی بۆ دەوروبەری دوکانێکت دانا و موسڵمانەکات بۆ شاگردی تو بە مجەڕەدی بوونی بە شاگرد لە لای تۆ تووشی ئەجر بووی ئەو ئیشی خۆیەکە و تۆ پارەی خۆتی ئەدەیتێ لە لای خوا مەئجووری لەسەری چونکە حرەکەت خستە ناو ئومەتی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم چەند گەورەیە چۆن خوای گەورە کەسێک باوکێک خێزانی ئەداتی و مناڵەکانی ئەداتی هەموویان ئیمڕیان لەسەر شانی ئەمە تۆش تاجر و بازرگانێکی بەو شێوازە چەند کەس لەبەردەستایە و ئیشەکە هەموویان ڕەب العالەمین کار و کەسابەتی خستونتە لای تۆ ئێمەی ئومەت ئەبێ زۆر ئاگامان لەوە بێ ئەم منافەسەی کە ئەمڕۆ دەستی پێکردووە لە دنیا سیاسەتی تەنافوس لە دنیایە هەموو جیهانی داپۆشیوە جەنگی جیهان ئەمڕۆ لەسەر زەوی داگیرکردن نییە زەوێکی بێپیتی بێخێریان بۆ چییە لەسەر سەروەت و سامان داگیرکردنە لەسەر ئینسانیەت داگیرکردنە بۆیە ئێمە ئەبێت لەم زەمەنا زۆر بە وریایەتر مامەڵەکەین لە بەرامبەر دنیایە و دنیا نەیەتە ناو دڵمان لەناو گیرفانەکانمان نابێ لەناو دەستمان نابێ لەناو دڵمانە نەبێ لەناو منافەسەی بازاڕە ئێمە منافەسە ئەکەین بۆ کۆکردنەوەی جوانترین ماڵ و حەڵالترین ماڵ وەکو ئیبن تەیمیە فەرمێ لە زەمەنی ئەوە وتویانە حەڵال نەماوە کتێبێکی نووسیوە لەسەر ئەوەی کە حەڵاڵی خوا لەسەر زەوی هەتا ڕۆژی قیامەت ئەمێنێ زۆر و زەوەندە کێ ئازایە بە حەڵاڵەکانی خوا کۆکاتەوە حرامەکان قلەتێکی کەمن وەلەو ئیعلام فوی پیاکە و گەورەیکە حەڵاڵەکان زۆر و زەبەندن بۆیە ئەلەم ڕۆژگارە وەلەم مانگی مەولودا ئەبێت چاوکەینەوە چەندین جار ئێمە گرفتمان لەگەڵ یەکترا بۆ دروسە بێ لەسەر مشتێ پارە لەسەر تۆزێ ماڵ لەسەر مشتێ خاک لەسەر تۆزێ ئاو دڵی هاو ماڵت هاو سێت هاو ئیمانت ئەڕەنجێنی تەنها لە بەرامبەر مادەیەکی زۆر کەمە بۆیە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی کە خۆشەویست لێ ئەترسێ بۆ ئەم زەمەنە ئەم تەنافوسە پیسەیە لەسەر ماڵ و سەروەت و سامان و دارایی کەوابوو ئەی خۆشەویست ئێمە ئەمانەوێت لە تۆوە نور اقتباسکەین وەرگرین بۆ ئەم مەرحەلە و قۆناغەی کە بێ حەڵ و بێسەرین چی بکەین و چۆن بکەین ئەبینی وشیارمان ئەکاتەوە لەسەر ئەوەی کە لە دنیایە تەنافوس لەسەر مادە نەکەین تەنافوس لەسەر معنا بکەین بازرگانی موسڵمان و غێرە موسڵمان فەرقەکەی ئەوەیە بازرگانی موسڵمان جەنگ بۆ معنا ئەکات پارەش کۆکاتەوە لە پێناوی پارەیان نییە لە پێناوی خزمەتا کۆی ئەکاتەوە بەڵام بێباوەڕ پارە لە پێناوی پارە مادە لە پێناوی مادە بۆیە لە فەرمایشتەکە فەرمووی وأن يرى الحفاة العراة العالة يتطاولون في البنيان مادة تحكم أكا أسرتك أتشي مالتك أتشي من الأمر أكا بس الدايكيا وقت جنگ أكويتا ناو خيزانة كانتان جنگ أكويتا ناو بازارتان دي كسي مسلمان أو كسي لناو أو جنگيا ببراوي أمنته ببرزي أمنته كوتا فرمایشتی پیغمبر صلی الله علیه وسلم که اسم خزمتی هوشیار من أكاته وأمر رجاء أفرمي إن الشيطان أيس أن يعبده المصلون في جزيرة العرب الشيطان مأيوز بولويك خلقي نوشخين لجزيرة عربة
بچن نوێژ بۆ شەیطان کرد نایکەن شەیطان پرز نین ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی شەیطان لە چیە مەئیوس نەبووە ولكن في التحريش بينهم ئەیاندا بە گژی یەکترە مەشاکل لە نێوان خۆیانە دروستە ئەو ئەم ڕۆژەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە فقهی ئیشارەمان بۆ ئەکا بە فقهی تەحول تێمان ئەگەیەنێ قۆناغێک مەرحەلەیەک یە بەسەرتانە گۆڕانکارێک یە بەسەرتانە شەیطان واتان لێ ئەکا لە بینیەکە بەس پەلاماری یەکتر بن کافری گەورەتان لەبیر بچێت ئەزان لە فەرمایشتەکانە سێ جۆر کافر دیاری کراوە ئەم سێ جۆر کافرە حتا کۆتایی ژیان ململانە و جەنگیان لەگەڵ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمێن ئەفەرمێ مناڵێک کە لە دایک ئەبێ لەسەر فیتڕە لە دایک ئەبێ فەئەبەواه یوهەویدانه ئەو یونەصرانی ئەو یومەجیسانی سێ فکر لەسەر زەویە منافەسەی دینی ئیسلامەکەن یەهودیەت بە هەموو معناکانی نەسڕانیەت بە هەموو معناکانی مەجوسیەت و ئاگرپەرستی بە هەموو معناکان بۆی ئەم سێ خەتەرە بۆ ئومەت دائنێت و ئاگادار بە ئەم سیانە وات لێ نەکەن ئێوە لە بینیەکە پەلاماریەک بن ئەتۆ وەرە سەیری ئەمڕۆکە بزانە گرفتی ئێمە لە چیە مسلمانان لەگەڵ یەکا کۆک نین لە دنیاشا منافەسە لەسەر خراپە ئەکرێ لەسەر مەعنا و خواناسی و دینداری ناکرێ ئەمانە وتەی ئەو پێغەمبەرە بوون صلی الله عليه وسلم کە ئێمە لە مانگی پیرۆزی لە دایکبوونی ئەوە ژیان گوزەر ئەکەین ئەو پێغەمبەرەی صلی الله عليه وسلم شەوان قاچەکانی ئەستور ئەبوو ئەوەندە ئەمایەوە هیچ سوژدەیەکی نەبوو دوعا بۆ ئەم ئومەتە نەکە خوایە لە گوناهی ئەم ئومەتە ببوورە لە گوناهێ لەو پێش ئەیکەن و لەو دووە ئەیکەن خوای گیان ئێمە لەم ڕۆژە مبارەکە هانای زەعیفی و زەلیلی ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ لای تۆ بەرزەکەینەوە بەخوایە ئیلاهی بێکەسترین ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سجنەکان پڕ خوێن ئەتکێ لە ئومەت لە بین یەکترا پەلاماریەک ئەدەین بە دەسیسەی شەیطان و شەیطانەکان یا ئیلاهی وا خۆمەندایە دەستی تۆ سپاردە قەت لە لای تۆ زایە نەبووە ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زایە مەکە یا رب العالمین خوایە ئێمە لەم مانگەیە بە دڵ بە ڕۆح سەڵەوات بۆ دیداری پێغەمبەر ئەنێرین صلی الله عليه وسلم تو گەورەی خۆت سەڵات و سەلامی ئێمەی پێ بگەێنە یەک ناومان لە خزمەتیا بێن یا ئیلاهی هانامان هێناوەتای تۆ ئیلاهی هەر گوناهێکمان هەیە لێمان خۆش بە هەر حاجە و پێویستێکمان هەیە یا ئیلاهی بۆمان چارەسەر کە مەمان دەرە دەستی خۆمان مەمان دەرە دەستی مرۆڤەکان مەمان دەرە دەستی کافران یا ئیلاهی تۆ خۆت سەرپەرشتیمان کە یا رب العالمین ئیلاهی ئەم عەبدانە هەر هەمووی بە بانگەوازێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم ماڵەیە کۆبوونەوە ئەمانە دەستی زەلیلی بەرز ناکەنەوە تەنها لە بەردەم تۆیان نەبێت ڕکوع نابن بەس بۆ تۆی ئەبن بەخوا ئیلاهی ئەمانە سەری بەرزیان لە سوژدا نەوی ناکەن لە حضوری تۆیان نەبێ دوعاکەیان گیرا بکە وادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين وشوي سكام الشيخ عثمان سراج الدين شعري وشنا فرماو ورامور بيغمبري صلى الله عليه وسلم فرماو عثمان شرمزار سرگردانني آلودي دردان بدرمانني حزين وعاصي گرانبارني رانندي حيرت ضل ندامني عثمان تو أسير نفسي أمارا هردم لجحيم كرود إشارة مربو قرچو سوز جرق برياني باورود وكو نالي پنهاني عاشق وبالاي شاي شاهانني شافع راستاخاز بأمانني پیغمبر خواه صلی الله علیه و آله و سلم
باس و ئاروێمان پێکەرە و فەرمایشتەکانە فەرماوە نزیکە گرد و ئومەتەکە کۆباوە سەرتە چەنی خەڵکێەوە ئاورا هەڵمەتە بە نانوەرە ئەپا شێوازەشمە کە ئەنەما زەمین و زەرعات و نەوتەتا و هەرچی چێوتانە پەرخەیرە پێی گرد و دنیا و گرد و دنیا هەڵمەتە ماچەنە تاپسانە ئەچارڕۆنە شمە کەمێنیان دێ فرە فرێندێ ولكنكم غثاء كغثاء السيل كفو سرو آوي تنينا أمتو پیغمبري صلى الله عليه وسلم أباسنن كف سرو آوي وتماشكر وش إرادة وهيتشي وجنية آوي جمنوش آوي بروش آوي ماروش آوي وزوش كنار آوي كشنوشو آوي زيالش كرو كاتك ياجي وبرزو جنوره بوبا تافاو أي فرمایشتی إشارة پی آنه کرو أمت رویو می دوی سلطه فرق گورش هنه دو سلطه که جدسه نمو أمتو پیغمبری صلی الله علیه وسلم سلطه و حکمیش بیان سلطه و علمیش بیان سلطه و حکمیش 100 ساله و دسو نمن سلطه و علمیش آخر زمان خلشي بعلم النقصي كراسر وعلمي سلطه وعلمي جمن يعني كزنياء أمته برو الراو جرو إداري ذاتيو إي أمته تنها يوتر بروش الراو إي مرحلة جفقه مراحلنا هنجمع سريو المرحلة الغذائية إي أمته بيسا كفي كانن حتشي بدأ سويجنيا بيسا آروي تماشا كرده آية تشيش دا سوزانا وعالمة كان منا شن بابته فرا بسيطة لفقه نبا ككز جرأة مكرو مسائل ميراث مسائل طلاق مسائل نكاح أبي ترى قد خلقي قصشة شنكرو عالم خريكة الصاحب وإيش واحد شيء ما منو خلق قركس فتوامو قركس قصيكرو جا علمنا بصاحب جا حكمنا بصاحب جا اقتصادنا بصاحب أشي كاتنا تشيش كرمي أي بيغمر أخوي صلى الله عليه وآله وسلم دوي الرما بي من يوري أستو فرد مسلماني أستو أمتو بيغمرين صلى الله عليه وسلم بيويل فعليك بخويصة نفسك أشارنا فرقا قال جا تربية وتايبد من ديويل بو خواناسي والبجواني كرا بين ويتو خوي جوان رازنو خريكو طاعتي بخريكو عبداياتي با حقل نبو سرو خلقي تريو واز عيبا يكتري بارده زاني اگر خويصو نفسي اما جيبجش كرمه فرو اختلاف بين امته بيغمري صلى الله عليه وسلم ممنو بلان اما سرو ايوانو كس تماشا ويج مكرو عيبكا ويجوانو وينو قرد ما تماشا كرمي عيبكا يكتري وين قرد ما قصي سرو يكتري كرمي كزنيا بأس ويج كرو خويصو نفسه ويج بأس كر هي عامتي فرماوه مثل أمتي مثل المطر ترمذينا فرماوه نمونو إي أمته من بسواراني كانن لا يدرى أوله خير أم آخره كز مزانو كام شافر النفع ياونو آيا أولينكي كأصحاب نفر النفع بديني ياونا يا آخرينكي كأخير أمتي يوميا نفع الزياتر بديني ياونا ولما فرماوه فضلا نقمارج نياتنا أصحاب فضل شافر قورا بلام نفع نجاري كان كسي آخر زمان يوم فرفر النفع بأمتي أو بإسلامي جاري وشاويس فرماواش إن من ورائكم الزمان صبر پشتو شمو الزمان صبر آرام گرتيا دزگيري دينيو فرماواش للمتمسك فيه أجر 50 شهيدا منكم اگر کسی چاکاتن دزگيرو دينيو أجرو 50 شهيداش أنجش معي أصحاب فرماشا جا إما يا جويشا فرماشا جشما جا أصحابي أن أجرو آكسيا نفعو آكسيا قورن كآخر أمة يوميو خريكو خزمة كارين بيدين أرو الزمن صبري إما أمة بيغمبري صلى الله عليه وسلم جاكر كاتما زياتر أشم نفع بدينيا ونمي دعوة بانجواز كرمي خريكو خزمة ديني بيمي خريكو تسكية وتربية وما بيمي إي فرمايشتي بنما واتا إي أمت دويت شوي هني فرا مهمني كردشا يكمشا بيويتا تربية وتسكية وجوان كرده بي دور بريتا علم بخش كرده
علم بخش كردي وبلاو كردي وعلمي فضيلتي وفرق قورا تصور كردي أرى أمته في غمري صلى الله عليه وسلم تشيش سر جاري كان هنزار الله ومي بحث إمام الشافعي كرو غلطك إمام الشافعي إمام أبو حنيفة ببيني حياة إمام بعالي وانابو هرزان عربي وانو هرزان جا قرآن والسنة وانو قد ادعاءاتي قورة بوش بيني هيش ما شنو بسربو أشي زمننا كأنما وشوي صلى الله عليه وسلم تمش قزنين وإمش دينمي بنما ما شو خويصو نفسه يتافر بارزند حقا نبو سرو يكتريو واجه أمتي بارد دجمنكش دياري كردين مي بزان دجمن تاكين شاني ما مالا كردي وجن كردي بين ويتانا واجه تحريشو خرابكاري شيطاني بارد كهاني تامو ورا ورو يكتري هي قردو أمتي نفع يا وندي ببلاو كردو علمي لعل رب العالمين يوتا كروباني شاكا كدسش قرتن دينك وآرونا أجروا بنجا شهيد قوري جاء أصحاب بيغمبري صلى الله عليه وسلم بان خواجا إما آرونا إنام الزمن وفتنين هانا ما أردنا بيلاتو بركي خيري ما سر كرو يا إلهي داوا ونكرم برحمته كرم والغسر فرشتي ما نكا ما كرا يا إلهي ضلو مسلمانا يجوزا بيودي ما كان يكتب بتوكرا يا إلهي داوا ونكرم كافر كما الزليل وسر شور كرا إلهي إيمان دار فريدا ودعاء خير شا ونكرم بينا وشكاشا يا إلهي شفاء ورحمة بقرد أمته بيغمبري صلى الله عليه وسلم كان تايبات أنا وشك داوشا ونكردن وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم حيث أمر الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله.